بکەین ئەو چاوکرانەوەیان پێپیشان بین کە ئێمە لە هەموو زانکۆ و پەیمانگاکانە دەرفەت هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەم سکۆڵەرشیپانە بە خوێندکارانی بین و خوێندکاران بتوانن دەرفەتی خوێندنیان بۆ فراوانتر ببێت و ئەو زانست و زانیاریانەی کە نەیانە لە پەڕینەوەیان لە پۆلی 12 بۆ خوێندنی باڵا ئێمە بتوانین چاوساغێک بین بتوانین پێیان بناسێنین و ئەم دەرفەتە من پێم وایە لەم پرۆژەیە هەموو کاتێکیش بە تیمەکەم ئەڵێم ئەگەر یەک خوێندکار زیاتر بێتە ناو پرۆژەی نێکستێپەوە ئێمە خێزانێکمان خوێنەوارتر کردووە و دەستێکی کارمان زیاتر کردووە لەبەرەوەی کە بەو نیەتەوانێت لە ناو نێکستێپا کار ئەەکەین کە بتوانین دەرفەتی خوێندن بۆ خوێندکاران زۆر بەرفراوان بکەین و لە هەمان کاتا ئێمە لە شاری سلێمانی ناتوانین بگەین بە هەموو شار و شارۆچکەکان لەو ڕێگەیەوانە ئێمە چیمان کردووە بۆ ماوەی 2 ساڵە لە ڕێگەی ئازادی لاوان کە هەوڵێکی زۆریان یاوە لە ڕێگەی کۆمەڵی خوێندکاران کە هەوڵێکی زۆریان یاوە توانیومانە بگەین بەو سەنتەرانی کە ئەتوانین خوێندکارانی پۆلی 12مان لێوە یارمەتیان بین و پاسیان بۆ دابین بکەین و بیان هێنین بۆ پێشانگاکە و لە هەمان کاتە ئەم ساڵیش لە ناو شاری سلێمانیە کە هەتاکو ڕۆژی ڕابردوو 164 مەکتەب بە ڕەفەرمی بانگێش کراون بۆ پێشانگاکە کە خوێندکارەکانیان بهێنن و لە 20 مەوقعی سلێمانیە پاس دابین کراوە بۆ ئەوەی کە بتوانین خوێندکاران بهێنین بۆ پێشانگاکە تاوان هەموو ئەو شتانی کە خوێندکاران لەم پێشانگایە دەستیان نەکەوێت هەمووی لەسەر کولفە و ئەو هاوبەشانی کە لە ناو نێکستێپا بەشدارن دابی نەکرێ خوێندکاران هەموو شتێک بە خۆڕایی وەرئەگرن چونکە لە ئێستاە ئەو لۆبی و ئەو کللتوری کە ئەمانەیە دروستکەین ئەمانەیە کللتورێکی زۆر سەقامگیر دروست ببێت لە ناو هەرێمی کوردستان و عێراقەوە بۆ ئەوەی کە خوێندکاران بە تەواوەتی دەرفەتیان بۆ دابین بکرێت و ئەوانەی کە نایزانن و چه ڕێگە چارەیەک بۆ خوێندنی باڵا و بۆ بژێوی ژیانان دابینکەن لە ڕێگەی نێکستێپەوە وەری بگرن و ئەم معنەویاتەش طبعا لەلایەن بەڕێز قوبا تاڵەبانی و هاوبەشەکانمان وەزارەتی خوێندنی باڵا کە زۆر هاوکاریان کردوین کە چۆن چاوساغ بین و چاوکراوە بین لەم بابەتەیە پاشان یەمە سەر ئەوەی کە مەسەلەی کە لەناو ئەم پرۆژەیە ئێمە بابەتێکی تر زۆر گرنگە کە ناساندنی خوێندکارانە بە دەرەوەی وڵاتیش و لە هەمان کاتا ناساندنی زانکۆ ئەهلیەکان و حکومیەکانە پێما بپێویستم بە تۆزێک ئاوە زانکۆ حکومی و ئەهلیەکانە کە بتوانین لەم ڕێگەیەوانێ نێکستێپ دەرفەتێک بێ کە خوێندکارانمان دەرفەتێک بێ کە خوێندکارانمان دەرفەتی دەرەوەی وڵاتیشان دەست پێ بە خۆشحاڵی و یەکێک لەو جیاوازانەی کە ئەم ساڵ ئێمە کردومانە لە ناو نێکستێپا ئەوەیە کە لە ساڵی هەتاکو ساڵی ڕابردووش توانامان بەسەر ئەو نەیشکا کە زانکۆکان لە سلێمانیا زیاتر دابینکەین بەڵکو ئەم ساڵ زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی کوردستان لە هەولێر و زانکۆی دیالە و چەند زانکۆیەک لە دەرەوەی وڵات وەکو زانکۆی باخچە شەهید وەکو زانکۆی نەبریها و چەند زانکۆیەکی ترمان بانگێش کردووە کە ئەمە دەرگاکرانەوەیە بۆ ئەوەی کە خوێندکارانمان لە ناو سلێمانی و لە ناو شارەکانی ترا بتوانن ئەم دەرفەتەی لە ناو نێکستێپا داماناوە وەری بگرن تەبان من بە پێی پرێزنتەیشنەکە نەڕۆشتم لەبەرەوەی کە ئەوەی کە گرنگە ئەگەر بتوانین بچینە سەر ڕۆدماپەکەی ساڵانی داهاتوو ئێمە بەتەمای چین سوپاسدانەکەم ئەفۆ لێرا بوەستین طبعا ئێمە یەکێک لەو شتانەی کە بەلامانەوە گرنگە لە نێکستێپا زۆر کۆڕ و سیمینار و پێشانگا ئەکرێت و ئەتوانم بڵێم ئەمە گلەیی نییە بەڵکو تەنها بەرچاوڕوو نییە بەڵام دواتر پاشخانەکەی دوای ئەوە چی ڕوئەیە ئاگادار نین داتاکەی چۆن گۆڕانکاری ئەکات ئەو پرۆژەیە یان ئەو کۆنفرانسە بەدواداچوونی بۆ ناکرێت یەکێک لەو شتانێک کە لە ساڵی ڕابردووە خۆشبەختانە زۆر بە چڕوپڕی دەستمان پێکردو ئەوەیە کە داتایەکی باش لە پەرۆردە و خوێندنا کۆکەینەوە و گوێ لەو خوێندکارانە بگرین کە بزانین ڕائیان چییە هەم لەسەر پێشانگاکە هەم لەسەر پەرۆردە خوێندن هەم لە داهاتویان کە بیانەوێت کە چۆن داهاتویان فراهەم بکەن لە ساڵانی ڕابردووە بەمژمارانە نێکستێپ گەشەی کردووە و ئومێدەوارین کە ئەم ساڵ بەپێی ئەو هاوکاریانەی کە هەمانە بتوانین خوێندکارێکی زیاتر و سەردانی
داواکەرێکی زیاتر بهێنین بۆ ناو پێشەنگاکە کە زۆ گرنگە و ئێمە لە ناو ئەم پرۆژەیە بە پێی داتاکارەکەین و هەر ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ ڤیژن فاوندیشنە 25 ڤۆڵۆنتیرمان لە ناو قاعەکەیە سەرڤەی کۆ ئەکەنەوە هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە بتوانین داتایەکی دیجیتاڵی زۆر باش لە پەروەردە خوێندنا دروست بکەین و هەم ئەم داتایش ئیعلانەکرێ بۆی کە دواتر هەر کەسێ بێ بەحسێ بکا لەسەر ئەم بابەتانە بتوانێت داتاکەش بەردەست بێت. ئەگە سڵایدی دوای ئەوم بەنێ عەزیز نەبێ. ئەوم باس کرد ئەگەر بڕۆی. اوكي ئەوەشمان باس کردەوە بچینە سەر ڕۆدماپەکە. زۆر باشە. طبعا ئێمە لە 2023 کە پرۆژەی نێکستێپ دەستی پێ کرد تەنها بۆ پۆلی 12 بوو، بەڵام دواتر کە هاتین سەیری بۆ شایەکانی بازارمان کرد هەستمان کرد کە بەڕاستی پێویستەکە پلانێکی استراتیژی زۆر باشمان دابنین. لەبەر ئەوە لە کاتی لە 2025 یەکێک لەو شتانەی کە زۆر کارمان لەسەری کردووە ئەوەیە کە نێکستێپ بتوانێت هاوبەشیەکی زۆر باش لەگەڵ هەموو ئەو دامەزرا و ئەو زانکۆ و پەیمانگا و حکوومەت و لە هەمان کاتا پرایڤەت سەکتەرانەیە دروست بکات کە خوازیارن کاریگەریان هەبێت لەسەر پرۆژە یاسا و لەسەر پەروەردە و خوێندن، چونکە ئەم پرۆژەیە ماڵی هەمومانە و لە هەمان کاتا لەم پرۆژەیە توانیومانە کە بەرچاوڕوونیەک دروست بکەین بۆیە ڕۆدماپی ساڵی 2025مان کە لە ئێستاشە دەتوانم بڵێم تا حدێک هۆڵەکەمان پێکاوە ئەوەیە کە پارتنەرشیپی خوێندنی باڵامان وەرگرتووە و چەندین ستێک هۆڵدەری تر هاتوونەتە ناوە تاکو بتوانین ئەم پرۆژەیە لە ساڵی داهاتووشا بەردەوام بێت و نەکەوێت و وەکو هەنێک لەو پرۆژانەی کە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستان و سلێمانیە دواترێکیان نییە بەردەوامیان نییە بتوانین ئەم پرۆژەیە بەردەوامی پێبین. پاشانێکێک لەو شتانەی تر کە زۆر گرنگە لە ساڵی 2026 واتە کە نێکستێپ ئەم ساڵ تەواو ئەبێ و بۆ ساڵی 2026 کاری لەسەر ئەەکەین کۆکردنەوەی ڕێژەیەکی زیاتر لە سکۆڵەرشیپە وکردنی ئەم سکۆڵەرشیپێ بە دیجیتاڵکردنی بە پلاتفۆرمێکی دیجیتاڵی تاکو و هەموو خوێندکارێ بتوانێت ئەکسێسی هەبێت بۆ ئەم پلاتفۆرمە و ئەکسێسی هەبێت لەوەی کە ئەو جۆرایەتی لە خوێندنا هەیە چۆن بتوانێت بەدەستی بگا و چۆن بتوانین هاوکاری خوێندکاران بکەین. ئێمە بڕوامان وایە لە خوێندنە کە پێویستەکە هەموو لایەک هاوکاری بکرێت بۆ ئەوەی کە خوێندنێکی زیاتر و خوێندکارێکی زیاترمان خێزانێکی زیاترمان خوێنەوار بکرێت تاکو بتوانین کۆمەڵگاکەمان بگۆڕین هەر بۆیە پرۆژەی نێکستێپ پرۆژەیەکی نیشتیمانیە. بگەڕێنەوە سپاسدانەکەم. نابچنەوە سەر ڕۆدماپەکە بۆ 2029 باسکەین 2027 و لە هەمان کاتایەکێک لەو ئێمە ساڵانە لەسەر چەند تێمایە کارەکەین و بەپێی ساڵەکان بەپێی پێویستیەکان و گوێگرتن لەو پێویستیانەی کە هەیە تێماکانە گۆڕین. ئەم ساڵ بیرمان لە تێماکە کردەوە لەوەی کە پەروەردەی جۆری بێت و بەستنەوەی کارامەیی بێ بە بازاڕی کارەوە لە هەمان کاتا ژیری دەستکرد بێت کە بە خۆشحاڵیەوە لە چەند زانکۆیەکی هەرێمی کوردستانەوە دەست پێشخەریە کرا کە ئەو بەشانە بکرێتەوە کە لە ئێستا لە بازاڕی کارا پێویستن. هەر بۆیە لە ساڵی 2027 ئێمە زۆر باشتر ئیش لەسەر ئەواکەین کە چەند لابێک دروست بکەین بچینە ناو مەکتەبەکانەوە بچینە ناو زانکۆکانەوانێ کە دەرفەتی کاری زیاتر و بەرچاوکراوەی زیاتر دروست بکەین بۆ خوێندکاران، چونکە ئێمە پێمان وایە لە پۆلی 12 ئێمە وەکو بۆشایی لە بازاری کارە کە ئەم پردە دروست بکەین دەستمان پێکرد. ئەگینا پرۆژەی نێکستێپ هەم پەروەردە و هەم خوێندنی باڵا ئەگرێتەوە کە لە هەردوو مەرحەلەکەیە بتوانین ئێمە خوێندکاران بەرچاوڕوون کەین و بۆ بازاری کار ئامادەیان بکەین. و لە هەمان کاتا یەکێک لە بابەتەکانی تر کە زۆر بەلامانەوە گرنگە پرۆژەی نێکستێپە کە بۆ ساڵانی داهاتوو بتوانین نەک تەنها لە شاری سلێمانی لە شارەکانی تری بکەین و ئەمەش هەر تەنها قسە و خەون نەبێ بەڵکو ئەوەیە کە بتوانین ئەم پێشەنگایە ئەم پرۆژەیە بناسەرین بە زۆرترین گەنج لەبەر ئەوەی کە ئەم پێشانگایە لە کۆتاییە بێتە هەموو ئەو بەشانەی کە هەیەی کە بەشێکی زۆر گرنگی سکۆڵەرشیپە بێتە دەرفەتێک کە لە هەموو هەرێمی کوردستان و عێراقا دەرفەتی خوێندن بۆ شێوازەی کە پێویستە دروست بکەین. و ئەخیر خاڵم کە لەسەر ساڵی 2030 هاوڕێیان ئەگەر بیگۆڕن 2029 بۆ 2030 یەکێک لەو بابەتەی کە زۆر گرنگە ئێمە لە یەکەمین ساڵەوە کە دەستمان پێکرد بیرمان لەوە کردەوە کە
پرۆژەی نێکستێپ یەکێک بێت لەو پرۆژانەی کە لە حەڤە خاڵەکەی نەتەوە یەکگرتووەکاندا هەیە و بە خۆشحاڵیەوە ئەمساڵ پێنج لەو خاڵانە تەطبیق ئەەکەین کە ئەمەش توانم بڵم لە خۆ نییە بە پێی دراسات ئیشمان کردووە و هەر دوێنێش توانیمان کە ئەم پرۆژەیە لەسەر وێبسایت UN تەقدیم بکەین و لە گلۆبال ویک بۆ ئاکشن پلان بتوانین ڕێجیستەر بین و کە ئەمەش خۆشحاڵیە توانم بڵم چەند مەرحەلەیەکی تری ڕێجیستریشنمان ماوە بەڵام دوێنێ ئەوەی کە ماپەکەمان دیاری کرد ئەوەمان زۆر پێخۆش بوو کە بتوانین ئەم پرۆژەیە بە پرۆژەیەکی جیهانی بیناسێنین و دەرفەتێک بێ کە لەم ڕێگەیەوانێ وڵاتی ئێمەش هەرێمی کوردستان بتوانێت بەشێک بێت لە بەشی پرۆژەکانی حەڤە سەستێنەبڵ پلانەکەی UN کە ئەمەش دەتوانم بڵم هەتاکو ساڵی 2030 زۆر بە باشی ئیش لەسەر ئەواکەین ئێمە ساڵی پار تەنها بە چەند وەرکشۆپێ بەشداریمان لە پاراستنی ژینگەیە کرد کە یەکێکە لە خاڵەکانمان بەڵام ئەم ساڵ بە ئاکشن کار لەسەر ئەم پرۆژەیە ئەەکەین ئەویش ئەوەیە کە لە باتی ئەوەی کە تەکسی بەکاربێنین بەڵکو پاسمان هێناوە و لەمان کاتا هۆڵمان ناوە کە هەموو ئەو پلاستیک و شتانی کە لەم پێشەنگایە بەکارهێنێ بتوانرێ ڕیسایکڵ بکرێتەوە ئەمەش بە فعلی ئەکرێت و دواتریش ئەم پێشەنگایە ڕەنگە لە دوای مانگێک بۆ 6 مانگ کۆمەڵە داتای زۆر باش بڵاو کاتەوە و حەزیش ئەەکەم کە تەماشای داتاکان کەن بۆی بزانن وەستانم لێرە تەنها ئەوە نییە کە پرۆژەیەک بێت بەس بمانەوێت کۆمەڵە خەڵکێک پشتیوانمان بن و کۆبینەوە و بەس قسە بکەین بەڵکو حەزمان لەوەیە کە ئەم پرۆژەیە داتای زۆر دروست بکات و هەر یەکەمان بتوانێت کارمان تێ بکات کە مەجای پەروەردە و خوێندن ئیحتیمامێکی زیاتری پێبین و بە داتا قسە بکەین نەک بە گلەی و گازندە قسە بکەین لە هەموو ئەو سێکتەرانەی کە هەیە. نازانم ئەگەر شتێکی ترم بیر نەچوو بێ سەیرێکی سڵایدەکان کەم ئەتوان هەتاکو ئەخی سڵای بڕۆن سپاسدارەکەم. ئۆکەی زۆر باشە. طبعا ئێمە لە یەکەمین ساڵەوە کە کاتێکە لە لێرە دەستمان پێکردتوانم بڵام هیچ شوێنێکمان نەبوو و نەشمان نەزانین لەکوێ ئەم پرۆژەیە بکەین و هەبوونی بەڕێزێک بە ناوی کاک خەبات کە دەرگای بۆ کردینەوە وتی وەرن ئەم هەموو خەڵکە بهێنە ناو کارگا ئەمە طبعا خۆشحاڵی بوو کە ئەتوانم بڵێم ئەوە دەستپێکی پرۆژەکە بوو ئەگەر پرۆژەیەک شوێنی نەبێ مەکانی نەبێ نەتوانی تەختی 15,000 کەس بکەی ناتوانانی پرۆژەکەت سەر بگرێت لەبەرەوە سپاسی کارگەی کلتوری شەکەم کە بەردەوام بۆ ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەم دەرگای ئەم شوێنی بۆ ئێمە کردوتەوە و لە هەمان کاریشا فاوندیشن هەب کە ئەم هۆڵیان بۆ دابین کردوین و لە هەمان کاتا ئەم بابەتەی ئەخیر کە گرنگی پێ ئێم ئەوەیە کە ئەم پرۆژەیە پرۆژەی هەمووانە پرۆژەیەکی نیشتیمانیە پرۆژەیەکە کە بۆ هەموو مناڵان و خوشک و برامان هەیە و حەزیش ئەەکەم کە بە تەواوەتی ئێمە تەماشای ئەوەکەین کە ئەم پرۆژەیە بە تەواوەتی پشتیوانی بکەین من داوای پشتیوانی هەر یەکێکتانەکەم ئەگەر بە کۆمنتێکیش بێت لەسەر ئەوەی کە چۆن کارەکان ڕاسترکەینەوە کە من چیرۆکێکە گێڕمەوە لە ساڵی پارە دکتۆرە ڕازان و دکتۆرە ژینۆ کە لێرە حزوریان هەبوو و ئێمە خاڵەکانی UN-مان دانابوو ڕاستەخۆ لە دوای پانەڵەکان هاتنتیان ئەوی نەزانی ئەمە شتێکی زۆر باشە کردوتانە کە ئێوە لەسەر حەڤە خاڵەکە کارەکەن بەڵام پێویستەکات باشتر بکرێ بە شێوازی ڕاست نەتان کردووە. طبعا من لەویانەیە مەشغوڵ بووم وتم ئۆکەی باش زۆر سپاس پێم خۆش بوو بە تەرحەکە بەس بیرم نەچەوە. ئەم ساڵ لە 2 مانگ پێش ئێستا پەیوەندیم پێوە کردن بە سەرەتا بە دکتۆر ژینۆ و دکتۆر ڕازان خۆی لێرەیە وتم شتێکی واتان تەڕەح کردووە و حەزەکەم بزانم دابنیشین چۆن بە شێوازێکی دروست ئەمە بکەین تیان وەڵا تەسەوڕمان نەکردووە کۆمنتەکەمان وەربگریت چکە ئێمە ڕەخنەمان گرتووە ئێمە پرۆژەیەمان داناوە کە قبولی ئەوە ئەکەین ڕەخنەکان چییە و قبولی ئەوە ئەکەین چاکسازەکان چییە لەبەرەوە ئامادەین چونکە پرۆژەکە بە شێوازێک دەستمان پێکردووە ئەمانەوێ کۆمەڵە هاوبێشی زۆر بێتە ناوەوە و کاریگەری دروست بکەین لەسەر خوێندنی باڵا و کاریگەری دروست بکەین بە فعلی هەر تاکێکی ئەم وڵاتە دروست بکەین بە شێوازێکی زۆر باش و هەوڵیش بین کە بتوانین ئەم پرۆژەیە سەرکەوێت داواکارم ئەم پرۆژەی نیشتیمانی سکۆڵەرشیپەش بە هەند وەربگرن و خوێندکارێکی زۆر باشتر بتوانین بەشداری پێ بکەین و دەرگاکانی ئێمە کراوەیە بۆ ئەوی کە هاوپشت و هاوپشتیوانی نێکستێپ بن بە هیوام لە ئاستی چاوەڕوانەکانی ئێوەیە بین و نێکستێپ دەرگایەک بێ بۆ ئەوی کە گەورەتر و گەورەتر ببێت و دووبارە سپاسی ئامادەبوونتان ئەەکەم سپاسی گوێگرتنتان ئەەکەم و ئەتوانم بڵێم کە من زۆر خۆشحاڵم کە کاتان بەخشیوە ئەمە بۆ من دووبارە ئاکاتەوە کە کۆمەڵە کەسانێکی زۆر هەن کە گرنگی بەم بابەتە ئەیەن گرنگی بەم سەکتەرە ئەیەن و ئەمەش ئەمە ئەگەیەنێت کە ئێمە پێویستەکە بەردەوام بین زۆر سپاستانەکەم.
دەست خۆش شەڤین خان ماندوو نەبی. طبعا ئاماژەی بە شتێکی زۆر گرنگدا لە وتەکەیە کە سوپاسی وێ ڕای سوپاس بۆ کارگەیجگەرە. ڕاستی گرنگە کە هەمومان گرنگی ئەم شوێنە و ئەم سپەیسە بزانین، چونکە شوێنی گەورەی بەم شێوەیە کە بتوانێت ئەم هەموو ژمارە خەڵکەوە ئامادە بۆ لە خۆ بگرێ، ڕەنگە کارێکی ئاسان نەبێ دۆزینەوە و بەڕێوەبردننی. بۆیە لێرەوە دووبارە سوپاسی خۆمان ئاراستەی کارگەیجگەراکەین. ئەچینە ناو پرۆگرامێکی تر و بەشێکی تری پرۆگرامەکەمان کە پانێڵێکە بە بەشداری دکتۆر حازم عەبدوڕەزاق عەبدولئەمیر زوبەیدی، بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان و بەدواداچوون لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی، لەگەڵ هاوتاکەی لە کوردستان بەڕێز دکتۆر خەتاب ئەحمەد مستەفا، بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بە هەردووکیان فەرمونون. هەروەها کۆڕەکە لەلایەن یاخود پانەڵەکە لەلایەن بەڕێز کاک عەلیەوە بەڕێوەبرێ کاک عەلی عومەر با فەرمێ فەرمونون.